بۆ من جوانترین کچی دنیا بووی لە نێو هەموو جوانانە هەردوو تاق و تەنیا بووی لە نێو هەموو جوانانە هەردوو تاق و تەنیا بووی کچەکە بۆ واو لێ کردم تۆ ئەیشێتی دێوانە چاکەم زۆر لەگەڵ کردی هەی سپڵەی پێ نەزانە تا دوێنێ لەگەڵ من بووی ئەمڕۆ بووی با بێگانە دنیای ئازادی داوێنە ژیان بەشادی هەوڵی خونچەی گوڵم بوو ڕشتم ئەشکی بێدادی دوو دڵە وەکو یەک نەبێ هەرێ دەڕوخێ بنیادی دوو دڵە وەکو یەک نەبێ هەرێ دەڕوخێ بنیادی شراب نوشي منيش واهل ودامو بداماوي ورشبوشي بفري خمي اشقي تو جزداني دلمي بوشي بفري خمي اشقي تو جزداني دلمي بوشي پشتم بەس باوەڵێنێ بۆیە دڵ ڕەنگەڕۆ بوو باسی عەشق و ئەوینت پاکی دەفرە و درۆ بوو باسی عەشق و ئەوینت پاکی دەفرە و درۆ بوو زەمانێر تۆ بۆ من دوانترین کچی دنیا بووی لە نێو هەموو جوانانە هەردوو تاق و تەنیا بووی وەی لە نێو هەموو جوانانە هەردوو تاق و تەنیا بووی